خۆشەویستان هەمومان دەزانین بە تایبەتی مسلمانان کە باوەڕیان بە ئیسلام و بە قورآنی پیرۆز و بە فەرمودەکانی پێغەمبەرمان هەیە کە ئیسلام زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە و باڵاپۆشیش بە تاجی ڕێز و حرمەت بۆ ئافرەتی مسلمان دادەنرێت بە تایبەتی بە تاجی شکۆ ناو دەبرێت. یەکێکیش لەو چالاکیە جوانانەی کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەکو چالاکیەکی جوان پێشکەشی خەڵکی کوردستانێکن و بە تایبەتیش لە سلێمانیە ئەمە 2 ساڵە کە چالاکیەکی لەم شێوازە ئەنجام بدرێت فستیڤالەکە بۆ ئەو خانمانەی کە دەیانەوێت ببنە باڵاپۆش یاخۆت ئەوانەی باڵاپۆشن و دەیانەوێت زیاتر هۆشیار بنەوە سەبارەت بە باڵاپۆشەکەیان و گاندنی هەندێک ئامۆژگاری هەساڵ بە ئەنجامدانی فستیڤالێک بە ناوی فستیڤاڵی تاجی شکۆ کا چەندین بابەتی گرنگ لە خۆ دەگرێت بۆی زیاتر دەربارەی ئەم فستیڤالە بزانین بزین ئامادەکاریەکان چییە. ئەم ساڵیش جیاوازە بێت لە ساڵانی پێشتر یاخود ئەوە تا هەندێک لەو خانمانە بڕیاریان ناو ئەم ساڵیش ئەو بڕیارە گەورەی ژیانیان بن و باڵاپۆشی بکەن و حیجاب بکەن بە دەستپێکێکی نوێ بۆ ژیانیان و ئەکەی ئەم چالاکیە ساز دەکرێت و کێش دەتوانێت بەشدار بێت لەم فستیڤالە جوانە. بێگومان هۆنیا خان ئۆزانم لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان هەستاون بەم فستیڤالەکە سبین ڕۆژی هەینی لە هۆڵی تەوارەگەر هەڵە نەبوونیە لەوێ بەڕێواچێ. بەڵام حەزم کرد لە دەمی خۆیانەوە زیاتر ڕوونکردنەوە بن بێگومان ئەمەش یەکێک لەو چالاکیە ناوازانی کە پێشوازێکی زۆر زۆری لێکرێ ئەمەش واگەیەنێکە میلەتێکی وەکو ئێمە میلەتێکی مسلمانین زۆر بەپەرۆشە بۆ ئەو جۆرە فستیڤالانە و ئەو کەسانەشی کەلاون نەوێ ئەم بڕیارە گەورە بن بۆ ژیانیان ئەمانی هۆکارێکن بۆ ئەو خێرە گەورەیە و زیاتر ئامۆژگاری و هۆشیاریکردن دەربارەی حیجاب. هۆنیا خان پێشە خۆشەوە عاڵم تۆ بە حکمیەوەی تەمەنت کەمە و گەنجی تو خۆشە ئەم فستیڤاڵ و بابەتانە لە نێو کچانی گەنجە تا چەند هەز بە مرتاحی و دڵخۆشی و بە جۆرێک لە جۆرەکان ئەم جۆرە فستیڤاڵانیان پێخۆشە. کاکدانا من خۆم کەسوکارم ینی ئەوانی کە لاون بۆ نەپرزاکانم ئاموزاکانم کاتێک بیستیان ئەم جۆرە فستیڤاڵانە هەیە عنی بەڕاستی ئەیانوت ئێمە بە پەرۆشین بەشدار بنتیایە ئەمەش ئەوە ئەسەلمێنێ کە ئەوان هەم حەزەکەن ینی بنە باڵاپۆش هەمیش زۆر بەلایەنەوە گرنگە کە لەو کەشێکی ئەوە کۆبنەوە و هەندێک ئامۆژگاری وەربرن و زۆر چێژیان پێبەخشە یانی ئێمە لە زاری خۆیانەوە قسا گەڕمەوە ئیترەوە دیارە کە ئەم جۆرە فستیڤاڵانە جێ لە دڵی هەموو ئەو کەسانەیە کرێتەوە کە باڵاپۆشن یان ئەیانەوێ بڕیاری باڵاپۆشی بن بە تایبەتیش لاوان. بەڕێزان بۆ زیاتر گفتوگۆکردن سەبارەت بەم تەوەرێ و ئامادەکاری بۆ ئەم فستیڤاڵە میوانداری خاتوو نەخشین محەممەدمان کرۆ ئامادەکاری فستیڤاڵ و خاتوو ڕەزیە مەهدی کە هەردووکیان ئامادەکاری فستیڤاڵن بەخێر بن سپاس بۆی کە ئامادە بوونەوەمان. بەها سەرەتا فستیڤاڵی تاجی شکۆ بناسێنینەوە بە بینەران و بیسەرانمان بزانین تاجی شکۆ چییە؟ ڕازیەخان. بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەم دەرفەتە کە پێتان بەخشیتین کە ئێمە بۆ ساڵی دووەم ڕامان گەیاندەوە کە تاجی شکۆ ئەنجام بدەین بۆ کچانی تازە باڵاپۆش و زایدەن ئەوانی تریش کە باڵاپۆشن کە هەستاین بە ئەنجامدانی فستیڤالێک بۆیان ئەم ساڵیش و چەند ڕۆژێکە لە ئامادەکاری فستیڤالەکەیان بە پشتیوانی خۆی گەورە بە سەرکەوتووی کۆتایی پێبێنین. ئینشاءڵڵا دادەنەخشین بەخێر بیت. هەم وەک بەرپرسی لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکان هەم وەکو ئامادەکاری فستیڤالەکە سەرەتا لە ڕۆژی باڵاپۆشیە پیرۆزبایی لە هەردوو ئەم خاتونە بەڕێزاکەین خۆی پەروەردگار ئەم جلوبەرگ و ئەم باڵاپۆشی بکاتە مای ئەوەی کە ئینشاءڵڵا لە بەهەشتا خۆتان ببینەوە. بڕگە و بابەتەکانی فستیڤالەکەی سبەینێ چی تێدایە لە چه هۆڵێک کە سەعات چەند دەست پێکە لە نێو فستیڤالەکە و بڕگە و بابەتانی کە پێشکەشەکرێن چین؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بنای خۆی پەروەردگار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار سەلات و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سوپاس بۆ میوانداریتان دەستخۆشیتان لێ یەکەین سوپاس بۆ کەناڵی پەیام بە ئیزنی خۆی پەروەردگار بەیانی دەست پێ یەکەین هۆڵی تاوارمان گرتووە بەرنامەکانمان 2 سیمینارە 2 تاریتیایە ئامادە باشیمان بۆ کردووە سرودیتیایە بەپی توانای ئینشەڵڵا
هەموو شتەکانمان ئامادە کردو ئەگەر خی گەورە پشتیوانمان بێ ئینشەڵا سبێنە سەعات و دەست پێکەین. خاتون نەخشین پار ئەوەی من ئاگادار بم مەوزام 1000 کچی گەنج و لاو بڕیاری باڵاپۆشیان نابوو لە ساڵی 2020 بۆ 2023 بوو. ئەم ساڵ هیچ بەشداروێکی تایە کە بڕیاری باڵاپۆشیە بیان لەو جۆرە چالاکیەتان هەیە؟ بەڵێ ئەم ساڵ وتمان با گشتگیریکەین ئەوە نەکەین بۆکو پاردامان نبوو لە 2022 تا 2023 چکە زۆری حەزی لێ بووی من تا ئێستا مانگەم نەبینیوە ئێمە ژوتمان بە لە تەمەنەوە دیاریمان کرد لە تەمەنی 15 ساڵیەوە تا 25 ساڵی توانێت بەشدار بێت یعنی ئەوەی کە لە ساڵانی پێشوشا بۆ باڵاپۆش هەر ئەتوانی ئینشەڵا لەم فیستیڤاڵەی نوێماندا بەشدار بێت. زۆر باش دادەڕەزیە گرنگی ئەم جۆرە چالاکیانە ینی ئێوە کوڕێکخراوێکی تایبەت بە بواری ئافرەتان کوڕێکخراوێکین ینی بە شانازیەوە با بڵین ئاینی ئیسلام پاڵپشتی شەکانتانە و بە جۆرە لە جۆرەکان ینی چۆنەڵی شانازی پێوەکەن بەڕاستی ئەم جۆرە ئیشانە ئەم جۆرە چالاکیانە لەلایەن ڕێکخراوێکی و کوڕێکخراوەکەی ئێوە بە چ مەبەستێکە؟ کاکدانا سەرەتا هەدەفمان ڕەزابوونی خۆی گەورەیە دووەمیش فەرمانی خۆی گەورەیە بەسەرمانەوە کە خۆی گەورە فەرمانی کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوا فەرمانکوا بە خێزانەکانی و بە ئافرەتانی ئیماندار کە زینەت و جوانی خۆیان دەرنەخەن ئیلان بۆ ئەو کەسانە نەبێ کە حەڵاڵن پێیان بە ئەمە بەسەر زیاتر ئێمە هەدەفمان ئەوە بوو کە خۆی گەورە لە خۆمان ڕازیکەین و پاشان بە فەرمانی خوا و پێغەمبەری خۆمان زانی کە هەڵسین ساڵانە وەکو دڵخۆشکردنێکی گەنجانمان ئەگەر بە هەدیەیەکی زۆر کەمیش بێت بەسەریان بکەینەوە هەتا وەکو هانیان بدەین کە بەردەوام بن لەسەر باڵاپۆشی و حیجابیان چونکە ڕەمزی ئێمەی ئافرەت کە ئیسلام بۆی دیاری کردوین لە مەسەلەی زینەت و جوانی دەرنەخستنمان باڵاپۆشی و حیجابە ئەمەش بەوە ئەکرێ ئێمە لەژێر ڕکێفی ئاەت و فەرمودەکان دەرنەچین و زیاتر هانی ئەو کچە گەنجانە بدەین کەوا بەردەوام بن لەبەر ئەوەی بەڕاستی کاکدانا ئەمڕۆکە یعنی شەپۆلێکی زۆری دژایەتی ئاەتەکانی خۆی گەورە فەرمودەکانی پێغەمبەری خواکرێ تایبەت گەنجانمان لە خشتیان برن ڕوتیان کەنەوە لە باڵاپۆشی بە دووریان کەن بۆیە ئێمەش بەواجبی سەرشانی خۆمانمانزانی وەکو ڕێکخراوی خوشکان لەقی سلێمانی کارێکی ساڵانی خۆمان کە پلانی ساڵانەمانە ئەمە کە بەردەوام بین لەسەری هەتا وەکو ئێمەش زیاتر لەژێر ڕکێفی ئاەت و فەرمودە بەردەوام بین. خاتون یەخشین هەر لە باسکردنی گرنگی ئەم جۆرە چالاکیەیە باسمان لەو بۆ بکەی پێشوازی لەم جۆرە فستیڤاڵە چۆنە بەتایبەتی ینی من ئەوەی پارم بینی ماشەڵڵا جێ نەبوو لە هۆڵەکەیە ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە بەڕاستی خەڵکی ئێمە بە پەرۆشە بۆ ئەم جۆرە فستیڤاڵانە و سوودی خۆی هەیە لەو ڕۆی کەسێک کە بڕیاری باڵاپۆشیە بە دروستی بیە و هوشیار بێ سەبارەت بە ئاکار و ڕەفتاری ڕنگدانەوەی هەبێ لە باڵاپۆشەکەیە. وەڵا بە حەقەت یعنی ئێمە هەتا خۆمانە فستیڤاڵەمان نەکرد نەمازانی کە گەنجان چەند تامەزرۆن چەند تامەزرۆن کە بێنە ناو ئەو فستیڤاڵانەوە ئێمەش بە پشتیوانی خۆی پەروەردگار بڕیارمانداوە ئەگەر خۆی گەورە تەمەن باقی بێت هەموو ساڵی ئەمایان بۆ دووارەکەینەوە هەتا ئەم ساڵی ینی زۆرینی زۆری تەمەنی 12 حەزیان کرد بێنم ئەم فستیڤاڵە بەس ئێمە توانین ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو بۆ ئێوەیەکەین توانە بات تەمەنەکە دیاریکەین بە حدودێک دانین بۆ تەمەنەکە ئەنجا باڵاپۆشی ئێمە ئەگەر بچینە ناوەڕۆکەیەوە ئاەتێکە لە ئاەتەکانی خۆی پەروەردگار وەلا کە خۆی پەروەردگارە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها كواتا إما شون وەکو نوێژ و ڕۆژوو بە ئاەت فەرزە لە سەرمان باڵاپۆشیش فەرزە لە سەرمان بە عیبادەتی بزانین کەواتە بە عادەتی نەزانین ئێمە پێشتر لەوانەیە چینی پێش ئێمە باڵاپۆشی لە چکردنی ئافرەتیان بە عادەت کردبێ یعنی بە عادەت و بە ناوەڕۆک لێ تێ نەگەیشت بن کە ئەمە فەرمانی خۆی پەروەردگارە جا خۆی پەروەردگارە فەرمێ وليضربن بخمورهن على جيوبهن واتە با سەرپۆشەکانیان بەسەریان نادەن بەسەر سنگیان نابێتە خوارەوە بۆ ئەوی سنگیان داپۆشێ یعنی بۆی ئەو زینەتەی ئافرەت دەرنەکەوێت ئافرەت زۆر بەڕێزە لای خۆی پەروەردگار خۆی پەروەردگارە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ڕێزم گرتووە لە هەموو ئادەمیزاد ئادەمیزادم لە هەموو دروستکراوەکانی خۆم بەڕێستر دروست کردەوە بەڵام لەناو هەموو شیانە ئافرەت کە سوورەتێکی لەسەر هاتوۆتە خوارەوە بە ناوی سوورەتی نیسا کەواتە ئێمە لێرە ئەبێ
باڵاپۆشی خۆداپۆشین هەست کەسێ باڵاپۆش بێ وانە نزانێ چیمکێکی ئەم دینەیگەتەوە بزانێ فەڕائیزێکی خی پەروەردگاری جێبەجێ کردووە ئەوە زۆر گەورەی لای خی پەروەردگار ئینشاءڵڵا. ینی چۆن نوێژەکە و چۆن ڕۆژووەگرێکە فەرمانێکی خی گەورەی ئەمیشە بە هەمان شێوە هەمان ئەو خی پەروەردگارە و هەر لەو قورئانەیە کە نوێژ و ڕۆژووی فەرز کردووە جێبەجێکە. ڕەزی خان دوو بابەت هەیە ینی زۆر گرنگن ئەمەی کە ئێوە دەستان داوەتێ بۆ ئەو کچە گەنجانی کە تازە بڕیاری باڵاپۆشیان داوە باش بەڵام کە باڵاپۆشە بن بەردەوام بوون لەگەڵان ئێوە کوڕێخرای خوشکان لە دەرسەکانە دەرسە پەروەردەیەکان عەقیدەیەکان قورئان یعنی تا چەند ئێوە هەوڵتان داوە بەس ئەوە نەبێ کچێک لە ناباڵاپۆشی بکەن بە باڵاپۆش ئایا پلانتان هەیە بووی کە بەردەوام لەگەڵ ئەم کچانەیە بن بۆ ئەوەی کە خوا نەخواست ڕۆژە لە ڕۆژان پەشێمان نەبنەوە لەم بڕیاری داویانە؟ بەڵێ وڵای کاکدانا ئێمە کاتێکە ئەم ئاهەنگە گەورانەیان بۆ ئەنجامەدەی ساڵانە لەگەڵ ئەوەشە ناویان وەرەگرین و ژمارە تەلەفۆنیان لێ وەرەگرین تایبەتی شوێنەکانیان کە بزانین لە چ جێگەیەک دەرسیان هەیە لە چ جێگەیەک کۆ ئەبنەوە بە مەبەستی دەرس خوێندن ئێمە هەوڵەدەین دەستی پەروەردەیان بۆدانین بەردەوامی لەگەڵیانە لەوانە پەروەردەیەکانە هەتاوەکو ئەوانیش بتوانن بەردەوام بن لەو جێبەجێکردنی ئەو فەریزەیە کە خی گەورە فەرزی کردووە لەسەریان کە باڵاپۆشیە دڵنیا بە لەوەیکەوە لە دەستیان لێ بەرنادین ناوەڵا باشە بەڕاستی لە ئەستۆگرتنی فستیڤالێکی لەم جۆرە تێکوێکی باشیاوێت و بێگومان بوونی سپۆنسەری گەورەوە دەزنایەکی گەورە بۆ ئەم جۆرە فستیڤالە بۆ خۆی گرنگە بۆی هەم بە شازێکی باش بەڕێوە بچێ هەمیش کەسانێکی زیاتر ڕووی تێبگرن ئێوە ئەمەتان لە ئەستۆ گرتووایان ئەوە تا کەسانی تریش هاوکارتانن ئەگەر ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە بەڵێ وەڵا ئێمە سەبارەت بە هاوکاریکردنمان لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین بەڕاستی ساڵانە کە دووبارە و سێبارەش ببێتەوە ئێمە ئەزانن ئیشەکەی ئێمە دیاریەکە هەدفمان چیە و مەبەستمان چی و بۆچی سەرفیەکەین لێرەوە دەستخۆشی لە یەکە بە یەکەیانەکەم لەوەیان کە بەکڕینی سەرپۆشێک لەوەیان کە بەکڕینی یەکێ لەو کتێبانی کە ئێمە دامان ناوە دیاریمان کردو کڕیمانە بۆ ئامادەبوانی تازە باڵاپۆش و زایدەن ئەوانی تر لێرە دەستخۆشییان لەکەین وڵی ئەوەی کە خێرخواست هاوکاریمان نەکە ئێمە و کوڕێکخراوێک خۆمان هیچ بودجەیەکمان نییە بەڵام بە پشتیوانی خی گەورە و پاشان خێرخوازان هەڵەسین بە ئەنجامدانی ئەم کارە گەورەیە کە ساڵان ئەنجام ئێوە شەر گەورەیە لەبەروی ئامادەکاریش بۆ خۆی بۆ فستیڤالەکە و وانی دۆزینەوە و ڕێکخستنی ئەمە کارێکە بەڕاستی ئاسان بەڵێ بەڵێ ئەوێت چونکە بەڕاستی هیچ کارێک بەبێ ماندووبوون نابێ ئێمەش دەستەیەکین لە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان لێرە و دەستخۆشی لە خوشکانی تریشەکەم کە هاوکارمان بوون کە ڕۆژانە بەردەوام لەگەڵمان بوون هەتا گەیشتونێتە ئێستاکێ و ئیشەکەمان بەرەو پێشەوە چووە دەستخۆشییان لە یەکەم لێرەوە لەبەرەوەی ئێمە بەوانەوە جوانین هەموو پێکەوە کە هەڵساین بە ئەنجامدانی ئەم فستیڤالە و ئامادەکاری بۆی لەبەر ئەوە بە پشتیوانی خی گەورە و پاشان خێرخوازان ئینشاءڵڵا کارەکەمان جوانترە بێت و بە پێویستیشمانزانی و هەمیشە لە فستیڤالەکانمان ساڵانە ئێمە سەرپۆش وەکو ڕەمزێک کە خی گەورە واجبی کردو لە سەرشانمان یعنی ئەوە نییە بمانەوەی بیگۆڕین بەردەوام کتێبی باڵاپۆشی و سەرپۆش لە مناسبەکەمانە ئەگەیەنینە بە وەکەدیەک بە ئامادەبووان وابزانم مەگە هەڵە نەبووم تۆڕی میدیای کۆمەڵ بە تایبەت کەناڵی ئەسمانی میدیایی فستیڤالەکەکە دادەنەخشین بێگومان لە فستیڤالەکە ئاماژەتان بۆ کرد کە جگەل لە بابەتی هوەری و کۆمەڵک چالێکی دیکە وتاری بانخواز و ئەمانەشی تێدایە ئێوە هەوڵتان داوە لەگەڵ ئەو بانخوازانی کە ئامادە ئەبن لە فستیڤالەکەیە ئەنی ئەتانەوێت ئەوان چی بدەن بەگوێی ئەو گەنجانەیە و چی بدەن بەوانەی کە لە ڕێی شاشەکان و دوای لە ڕێی سۆشال میدیاوە وتارەکانی ئەو بانخوازانە ئەبیستن کاردانە ئێمە قسەمان لەگەڵ و بانخوازانە کردووە مۆزوعەکەمان بۆ ڕوون کردنەوە کە ئەم بابەتی ئێمە بابەتێکی باڵاپۆشیە ئەبێ بابەتەکەی ئەوانیش لەسەر باڵاپۆشی بێ لەسەر هەندانی ئەو گەنجانە بێکە ئەو گەنجانە تازە پێگەن لەوانێ بازێکیان زۆر شارەزایان نەبێت لە قورئانە زۆرتیانە گەیشت من کە خی گەورە ئەمە فەرزی داناوە لەسەریان هەروکتمان کە خی پەروەردگارە فەرمێ و ئاقیموا الصەلاة و ئاتوا الزەکاتە چۆن ئەڵێ نوێژ بکەن و زەکات بدەن ئاواژە فەرمێ لە چ بکەن و وەلا یوبدینە زینەتەهن ئیلا ما ظهر منها خۆتان داپۆشن کەواتە ئێمە وامان و بانخوازەکان و تۆ ئەوانیش هەر بۆ شێوەیە بابەتەکان ئامادە کردو بۆ ئەم گەنجانە کە ئینشەڵڵا زیاتر تەشجیعیان کەن و تیان گەێن لە بەرنامەی خی پەروەردگار ئێمە هەدەفمان ئەوەیە کە ئەم گەنجانە لەچکەکانیان هەر ئاوا ڕۆتینی نەبێ هەروکوتمان وەکو عادەت نەبێ وەکو ئیبادەت ینی هەر گەنجێک هەر کچێک هەستا کە سەرپۆش یا بەسەر یا وا بزانێ
فەڕایزێک لە فەڕایزە گەورەکانی خۆی پەروەردگاری جێبەجێ کردەوە خۆی بەکەم نەزانێ ئەمەش طبعاً بۆ ئینسانی گەنج ناڕەحەتە چونکە شەیطان و نەفس دائیمە لەو مەرحەلە هانی ئینسان ئەدا ئەچیتە بەرایانە پێ دەڵێ بۆ جوانەکانی خۆت ئەشاریەوە تۆ ئێستا گەنجی تازە پێ ئەگەی بۆ ئێستا خۆت دەکەی بەڵێ تعلیقی دەوروبەریش لێ بوەستێ هەل ئێستەوە کچەکەت بۆ بە پیرێژن بۆچی ئەهێڵی لە چ بکە بۆ ئەهێڵێ وا بکە جارێشتە تەمەن زۆری ماوە بەڵام خۆمان نەزانین تەمەن لای خۆی پەروەردگار و لای ئێمە نازانین تەمەنمان تا ئایکو ئەڕوا لەوانەیە گەنجێکیان کە تازە پێگە قسەی دەوروبەر تەسیری تێ بکە بڵێ من با گەورە بم ئەو کاتە لە چکەکەم یاخود با ڕەمەزان بێ ئەو کاتە لە چکەکەم بەڵام ئێمە هیچ کاممان نازانین لە ئێستا تا دەقێکی تر چێ بەسەر ژیانمان دێ دادەنەخشین بابەتێکی تر تەنسیق و هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ئافرەتان و ژنان چ ئەوانەی وەکو ئێوە باڵاپۆشتن و باگراوندێکی ئاینیان هەیە چ ئەوانەی کە ڕێکخراوەکانی دیکەی بواری ئافرەتان ئایا لەم جۆرە فستیڤاڵانە هەماهنگیتان هەیە ئەوان بانگێشتەکەن چۆنە یعنی لەم تەنسیق و هەماهنگیتان لەگەڵەوان کاردانا ئێمە خۆشحاڵن بە هەر ڕێکخراوێک کاسی خزمەتی ئەم دینە بکە کاسی خزمەتی گەل و نیشتیمانی خۆی بکە کە لە خەمی ڕۆڵەکان یابێ کە لە خەمی نەوەی داهاتوو یابێ هەر ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی تر ئیلمانی بێ و ئیسلامی بێ هەستێ بە ئەم کارە جوانانە ئێمە دەستخۆشی لێکەین و ئەگەر بۆشمان بکرێ هاوکاریەکەین یعنی ئەو نەی من دیقەتم مابێت تا کەسێکی ژەگەر باڵا پۆش نەبێ کاتێک مناڵەکەی یان کچەکەی ئەنێرێتە جۆرەك لەم فستیڤاڵانەوە هیچ ترسی نییە لە ئاکار و ڕەوشتی و لەوەی کە وەری ئەگرێمە بۆ خۆی جێی دڵخۆشیە خاتو نەخشین ئێمە هەمیشە خەمی بینەران و بیسەرانمانە لێرەوە ئایا دەرفەتی ئامادەبوونیان هەیە بۆ سبەینێ هۆنیەخان ئێمە ئەوی ڕاستی بێ کە هۆڵەکە ببوونی هۆڵەکە بچووکە زۆر محاولمان کرد هۆڵی ڕۆشنبیری بگرین وتمان ئەوە کورسیەکانی زیاترە ئیتر ئێستا پڕ بەدڵ حەزەکەم ڕیکلامەکە بکەینە خارجی یعنی کەسانی زیاتر بەشدار بن بەڵام دائیمە ترسی ئێوەمانێڕین ئەگەر جێگەی نەبێتەوانێت لەو هۆڵەیە ئێمە لە شوێدانی بۆ هۆڵێکی گەورەترتان تەرتیب کارداناگیان هۆڵی گەورەتر تەلاری هونەر پارێکی زۆری ئەوێ ئەی نەخۆ محاولەیەمان کرد و گەورەترێکە هۆڵی ڕۆشنبیری لە 15 یەکەوە ئێمە محاولەکەین ئەوێ بگرین وتمان ئەوێ هەر شوێنێ بێ لە دوای هۆڵیتەوە تەلاری هونەر ئەوەیە ئیتر ئەوێڵە لە حەبە یەکە و گیراوە تا حەبەی دوو ئێمە ژویستمان ئەم بۆ نێمان ڕێک لە ڕۆژی مناسبەی جیهانی باڵاپۆشیە ئەم کاری خۆمان ئەنجام دەین ئەنجا ئێمە لە خزمەتیان ناین ئەگەر غەیری ئەوانش کە ناومان نووسی و کە پێمان وتون ئێمە لە خزمەتی هەر کەسێک کە لە ئێرە و گویان لە دەنگی ئێمەیە حەزەکە لەم فستیڤاڵی ئێمە بەشدار بن و یان تا ئێستا باڵاپۆش نییە ئەمە ئێمە بۆتە هۆکارێک کە ئیتر بڕیاری باڵاپۆشی بدا ئێمە لە خزمەتیاین و هەرچێنێ بینشەڵا خوای گەورە هۆڵەکەمان بۆ فراوانە ڕزێک دووە پرسیار لایەن منەوە نازەم هۆنیا خان پرسیاری ما بێنە بەڵام لایەنی دەسەڵات لێرە ینی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و ینی ئەوەی کە پێوتری حکوومەتی خۆجێی ئێوە هەوڵتان نەداوە ینی مخاتەبەی ئەم لایەنانە بکەن بۆ سپۆنسەری یا بۆ کار ئاسانی یا بووی کە تێچووەکەی بگرن چکایتر ئەمە خۆ تایبەتە بە کچوو بە خوشک و بەژنی هەموو لایەک وانە لە شارەکەیە ئەکرێت چالاکێکی ڕۆشنبیریشە لەگەڵیا هەوڵتان نەداوە ئێوە سەردانی ئەولایەنە پەیوەنددارانە بکەن وڵاهی ئەوەی ڕاستی بێت خۆیە بوو ئەو بڵێن لایەنی دەسەڵات هانی ئێمە بدە لەسەر وەزعەکە بەڵام ئێمە تا ئێساکێ نەوەڵا هەر خۆمان هەڵساوین بەکارەکە بەڵام دەستخۆشیشیان لەکەین کە لە هەندێک جێگە لە هەندێک ڕێگە کە ئێمە پێویستمان بوو بێ بەلایانی پەیوەندیدار بەلایانی دەسەڵاتدار کە کار ئاسانیان بۆ کردوین لایەنە ئیداریەکانی کە دەستخۆشییان لەکەن کە کار ئاسانیان بۆ کردوین ئەگەر ناوەکوتر هەتا ئێساکێ یعنی ئێمە ساڵانەکە ئەمەمان دووبارە و سێبارە کردوێتەوە یعنی ئەوان کە ئەشبینن هیچ هەر دەستخۆشیکشیان لێ نەکردوینە بۆیە لێرەوە من ئەڵێم هەم بەلایانی دەسەڵاتدار کە ئەمە بۆ کچوو خوشک و خێزانەکانی ئەوانە کە هەمووی کە فەرمانی خوای گەورەیە بۆ هەمومان وەکو یەک دابەزیوە کە ئەوانیش هەست بۆ بەرپرسیاریە بکەن کە بۆ ساڵانی داهاتوو کە ئەوەی هەتا ئێستا لە ڕێی ئیداریەکەەوە کار ئاسانیان بۆ کردوینە لەو ڕێگەیشەوە خۆیان بێنە ناوە و کچانیان خێزانیان خوشکیان بەشداری ئەم جۆرە فستیڤاڵانە بکەن لەبەرەوەی فەرمانی خوای گەورەی بەسەرمانەوە و ڕێکخراوەکانیش یعنی من بە ڕێکخراوەکانی تریش ئەڵێم لێرەوە هەم ئیسلامی هەم عیلمانی کە ئەمە بەواجبی سەرشانی خۆیان بزانن ساڵانە تایبەت هەر یەک ڕۆژمانی ئێمە بۆ باڵاپۆشی ئێمە ئەبێ بەردەوام خۆمان زینەت و جوانی خۆمان دابپۆشین بە باڵا
باڵاپۆشی چونکە خۆی گەورەوە فەرمانی پێکردن. هاتو نەخشین لە کۆتاییە ئێوە درگاتان واڵایە بۆ خێرخوازان کەسێک لێرەوە پێی خۆش بێ هاوکاری ئەم پرۆژە جوانە بێ دڵی میلاوێک خۆش بکە کە بڕیاری باڵاپۆشیە و ینی هەنگاوێکی نوێنێ لە ژیانیان باڵاپۆشی لا خۆشەویستتر بێ. وەڵا هونێ خانکیان ئەرە وڵاکی بێ حەز بەوەنەکە یعنی سوپاس بۆ ئەو خێرخوازانی کە بە دوعایەکی خێر بۆ ئەو کەسانی کە بە دوعایەکی خێر بە 250 هاوکاری ئێمەیان کردووە ئێمە داواکەین لەخوای پەروەردگار زیاتر ڕزق و ڕۆزی حەڵاڵیان بەسەرا بڕێژێ بە حەقەت کە ئێمە وتومانە کتێب و سەرپۆشی تر ئەو خێرخوازانە خوا پاداشیان باتەوە بە دەمانەوە هاتوون ئێستا ژەوانی کە لێرە و گویان لە دەنگمانە ئێمە ئەم ئیشەمان بەردەوامە یعنی غەیری ئەم فیستیڤالەش دەوانێت چەندەها ئیشی کەشمان بەڕێوە بێ ئەبێ ئینشاڵڵا هاوکارمان بن ئەگەر ئەیانەوێ بەشدار بن لەم خێرە گەورەیە و لەم پرۆژە گەورەیە هەم کچەکانی خۆیان بنێرن بۆ لای ئێمە و هەم دەستمان بگرن هاوکارمان بن تا ئێمە بتوانین ئیشی فراوانتر و گەورەتر ئەنجام بدەین. زۆر بەڕێزان نەخشین محەممەد هەم بەرپرسی لە قیسلێمانی ڕێکخراوی خوشکان هەم ئامادەکاری فستیڤالی تاجیشکۆ ڕزیە مەهدی ئامادەکاری فستیڤال سوپاس بۆی کە لەم تۆریا لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوەش دەست خۆشش بۆ ئێوە. بەرنامەکەتان سپاس بۆ میوانداریمان.